یەکێتی بە مێژووی خۆی بە بەردەوامی لە هەموو قۆناغە جیاجیەکانە پشتیوانی تەواوی پارچەکانی کوردستان بووە لە باکوور لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات پشتیوان بۆ ڕۆژگەلەوەی کە ئەو هەموو قوربانی داوە لە باشووری کوردستان بۆ پارچەکانی گەڵی کوردستان بەردەوام یەکێتی قوربانی زۆری بەخشیوە و بۆ باکووریش ئەو کاتانی کە پێویست بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێغی نەکردووە لە پشتیوانیکردنی بۆ هەموو هێزی سیاسەکانیش هەموو هێزی سیاسەکانی کوردستانی هەموو پارچەکانی دیکە کوردستانیش لە قۆناغە جیاجیەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوان بووە و بەردەوامیشەوە لە پشتیوانیکردنی پارچەکانی کوردستان و ئەمە دڵنیاییەوە بەڵام لەگەڵ ئەوەی کە تەقدیر و ڕێزی هەموو پرەنسیپە یاساکانیشی بکرێت لە کوردستان. پشتگیری هەوڵاتن بە بەیانی بەردەوام ئەکید بەپێوتم بۆ هەموو شتێک لە هەر شوێنێکە پێویستی هەر لە هەر پارچەی کوردستان لە هەر مناسبەیەکە پێویستی بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکێتی پشتیوان هەموو حیزبێکی سیاسی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیزبێک کێشەی هەبووە لە ڕابردووشە و لە ئێستاشە کێشەی بووە لە داهاتووشە کێشەیە بێت بەڵام ئومێدی ئەوەکەین کە ئەوەی کە بۆ لە پێناو گەشەکردنی یەکێتی بۆ بۆشوونی یەکێتی و ئەوەی کە پەیوەندی لە خوێنی شەریکەکانمانەوە لە خەبات کێکوشانی میلەتەکەمانە ئەو چاوەڕوانە قەچ کوردستان کە چاوەڕێی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن هەمناوەکانی بەرەو پێشین بەو شێوەیە کە بتوانێت زیادە بێت.